تقریبا 28 مانگ گواستەوە بەبێ ئەوەی ئەو چارەسەری سەرەتایمان لێلۆکە دێ ئۆکسیجن مالۆدانایە تەنگە نەفەس بوونە و کاکەرێم دەمێ بزانم چەند نەخۆشتان گواستەوە لە نێو نەخۆشخانەی ژین. تقریبا ئێمە بە خێراتدان دەکەین تقریبا ئێمە 5 نەخۆشمان گواستەوە قڵکمان بردە مەسیفی چارشمان بردە CMC ئەوەکان کەشمان هەمووی حالەی تەواوی ڕزگاری کرد. باشە دیارە لە ئیسعافی خۆیان با بڵێن ئەمبولانسی خۆیان ئەمبولانسی چێ کەش هاتبوو بۆ هەمووی 122 ئیسعافی بەس 122 هاتبوو هەموومان هاتبوو. ئەی نەخۆشخانە تایبەتەکان هەموو نەخۆشخانە تایبەتەکان بردمانە تەواوی ڕزگاری لەگەڵ بەسم ئەمبولانسی نەخۆشخانە تایبەتەکان هەمومان تەواوی ڕزگاری هاتبوو بەس ئێمە هەمووی 122 هاتبوو هەمووی تیمی مە 122. باشە دەتوانین بڵێن تاوەکو ئێستا چەند کەس گواستراوەتەوە بە گشتی چەند کەس ماوە؟ ئەوە ئێستا سێ حاڵەتی کەمە ئەوکان کە تقریبا 28 مانگ گواستەوە بەبێ ئەوەی ئەو چارەسەری سەرەتایمان لێلۆکە دێ ئۆکسیجن مالۆدانایە تەنگە نەفەس بوونە و وەزعیان خراپ بووە. یعنی 28 حاڵەتان گواستەوە جیا لەو سێش یعنی سەروسی نەخۆشخانە هیچ حاڵەتی دۆختن دروستیان خراپ بوو؟ ئارێ وەڵا هیچیان بنمامە مەسیفی وەزعی خراپ هێچ کەشمان بردە CMC سەری عەمەلیات کە بە هیچ وەزعی بەرەخراپ. باشە بازەوە دەکرا دوو لە نەخۆشەکان لەژێر نەشتەرگەریدا بوون ئەوان چی بوون؟ والله هەموو بە سەلامەتی گوات بۆ ئۆکسیجنمان گواستەوە دکتۆر هەر ئەمبڵانس خۆمان ئەو دکتۆری خۆمان لەگەرە بە ئۆکسیجنی بە ئەوە سیپاپی گوازمانەوەێنێ ئاگرەکە 233 خولەک بەمە گۆترایە لەوەیە پێشتر بوو بێ ئاگرەکە ئەبواە لە کاتی لە سەرەتای ئاگرەکەەوە ئێمە ئاگدار بکەنەوە بەڕاستی ژمارەکان ئێمە گرنگە لەو شوێنە گشتیانە هەبێ بۆ حاڵەتێکی نەخوازە و ئاگرێکی لەو جۆرە پێویستە یەکەم کەس بەرگری شارستانی ئاگدارکەنەوە بەڵام ئەوان 233 خولەک ئێمەیان ئاگدار کردەوە تیمەکانی ئێمەش کەمتر لە 5 خولەک گەشتوونتە شوێنی ڕوودا و ئاگرەکە لە ماوەی 15 خولێکێک کۆنتترۆل کراوە بە تەواوەتی زەر زیانی گیانی نەبووە و لێکۆڵینەوەمان دەست پێ کردووە لە چۆنەتی ڕووداوەکە و زەر زیانەکان و ئەو کەسانی کە لێرە بوونە پێویستیان بگواستنەوە بۆ ئێمە هاوکارێکی تەواوی تیمەکانی پزیشکی ئێرەمان کردو بە سەلامەت هەمویان گواستران. کاک شاخوان چەند نەخۆش گواستران و لە نەخۆشخانەکە؟ ژمارەی نەخۆشەکە توان لە نەخۆشخانە بە خۆیان وەربگرن ژمارێکی زۆرمان گواستەوە ئەمە شەر نەبوو ئەوانی دەیگوازینەوە دەرێکین لە نەخۆشخانەکە هەمووی نەخۆش بێ ئێمە بە شێوەیەکی گشتی ئەوەی لە ناو نەخۆشخانەکە بوو ئمە ڕزگارمان کردن ئیتر ئەوەی نەخۆشتیا بوو کەسی ئاسایش تێدا بوو ژمارەیان زۆر بوو بەس بە وردی بڵێن ئەوانی کە نەخۆش بوون و گواستراونەوە ئەتوان ئامارەکەی لە نەخۆشخانەوە دەکرد. باشە کاک شاخوان لە دەبێت بزان بە گشتی چی سوتاوە لە نەخۆشخانەکە ئەگەر ئامارش سەرەتایی هەبیتن زیانێکی ئەوتۆبەر نەخۆشخانەکە نەکەوتووە لەبەرەوەی ئاگرەکە سەرەتا لە دەرەوە دەستی پێ کردووە لە واجهەی ڕووی پێشەوەی نەخۆشخانەکە سوتاوە ئەلیکۆبۆم بووە ئاگرەکە بۆیە تەشەنەشی کردووە مادەکانی پێشەوەی سوتێنەرن زوو ئاگرەگرن ئەوە زوو ئەسووتێن بڵین دووکەڵێکی زۆری لە ناو نەخۆشخانەکە بوو ئەمە تیمی ڕزگارکردنمانات بە ئۆکسیجنەوە داخلی ژوورەوە بێن و کەسانی پێویستیان بوو توانیمان دەریکەین. چەند تیمتان لێرە ئامادە بکاش؟ 6 تیممان لێرە بوو. باشە کاک شاخوان باز لەوە دەکرێتن کە یەکێک یان دوو لە نەخۆشەکان لە ژێر نەشتەرگەریدا بوونێ لەو کاتەدا بارودۆخی و دوو نەخۆشە چی بەسەرەتەگەر وڵی ئێوە ئەمە ئاگامان لێنە ئێمە تەنها هاوکاریمان کردوونە گواستویانتە بۆ نەخۆشخانەیەکی تر لەبێ ئەتوان ئێوە لێقا بکەن و بزانن بارودۆخی نەخۆش بچۆن.